ئەڵێ پرسیارێک هاتووە تۆ بۆ فتوایەک نادەی بۆ شوێنکەوتوانی خۆت کە بتوانن ئەوانیش کە جیهاد بکەن. باش ئەڵێ ئێستا حەل چییە؟ بڵێ ئەمە طبعاً هەرچەنە قسەکە ئێستا پێ بڕین، بەڵام ناشێ ئێستا بڵێن باشە فەرمو ڕوبەڕووی حەشدی وەحشی ببنەوە جیهادە. باش چۆن لە چ زەمانێک و لەکوێ بەچی؟ ئەمانەی کە ڕایان کردووە لە دەستیان ئەڵێن دەبابەی ئەبرام زیان پێ. ئێ باشە تۆ کلاشینکۆفێک هەڵەگریوە ڕووی بەرامبەریان ئینتیحارێکە بۆ خۆتیان نا پاشان ئەگەر وتمان باشە جیهادە ئێستا بەرەنگاریان بوەستنەوە لە هەولێر 4 مەجموعە و لە کەرکووک 4 مەجموعە و لە هەڵەبجە 5 مەجموعە و لە کەلار 5 مەجموعە و لە سلێمانی 5 مەجموعە بڕوە ئێ دوایی وەکو سووریامان لێ دێ. یعنی وەختێک گەزانین ئێمە لەم کیانە جغرافیە بچووکە کوردستانە وەختێک گەزانین 20 گروپی جیهادیمان بۆ دروست بوو، ئەنجا ئەو کاتە ناتوانین قسە بکەین پێکەوە، چونکە ئەو کاتە فەرماندەی هێزێکیان کە لە کەرکووکە ناتوانێت قسە بکات لەگەڵ فەرماندەی هێزەکە لە کەلارە. خۆشتەکانیش نابێ بە فەیسبوک و بە جیهاز قسە بکەینەوە، ئەبێ پێش ئەوەی ئەو مەرحەلەیە بێ ئێمە بیر لەم گردبوونەوەیمان بکەین. بۆیە دێمە سەر نقطەکەی خۆم. ئەڵێم بەدیلی ئێستای ئێمە کە ئەبێ ئیشی لەسەرکەین ئەمەی خوارەوەیە. یەکەم کۆبوونەوەمان لەسەر مەنهەجی ئەهلی سونەت و جەماعەت کە مەبەستم لێ ئەهلی مزگەوتە، ئەوانەی کە ئەهلی حەدیثن یعنی سەلەفی، ئەوەی ئەهلی حەدیثە و ئەوەی ئەشعەریە و مەلاکان، ئەوەی ماتۆریدیە ئەوەی بڕای بەوە هەیە، ئەوەی معتەزیلەیە قورئانیەکان و یا هەر کەسێکی تر کەیڵن، ئەوەی کە سۆفیە، هەڵبەتە سۆفیش لە زمانێکە باسی یەکەمەوە کە سۆفیەک نەبێ وەکو حەلاج بێ بڵێ وحدەت الوجود باوەڕی بە وحدەت الوجودە. ئەم 5 گروپ و 5 مەدرسە و 5 تەوەجوهە کە بڕوامان بە فرەدیدی خۆمان هەبوو ئەم 5ەمان بۆ کۆبێت و ئەتوانین هێزە دروستکەین و بەرامبەرم هێزەی ئەمان. بۆیە لە کۆنیشەوە کەوتراوە ئەهلی سونەت و جەماعەت ئەگەر لە ناو خۆیان پێناسەیان کردبێ مەبەستیان لە ئەهلی حەدیث بووە، یان ئەوەی ئیمامی ئیبن حەجەر مەبەستی لە ئەشعەریەکان بوو. بەڵام ئێمە ئێستا کە ئەڵێن ئەهلی سونەت و جەماعەت مەبەستمان لەم کۆبوونەوەی 5 گروپ و 5 مەدرسە ئەوانە، نەک سۆفی تەمان مەبەستم لە خەواریج بوو ببورن. ئەهلی حەدیث و ئەشعەری و ماتۆریدی و معتەزیلە و خەواریج، چکە سۆفی ئەشێ لە هەموویانە هەبێ جگە لە ئەهلی حەدیثەکە، چکە سۆفی ئەشعەری هەیە، سۆفی ماتۆریدی هەیە، سۆفی هەیە، معتەزیلە، سۆفیش هەیە کە لە ضمنی خەواریجە هەر حساب کراون. مەبەستەکە لێرە ئەوەیە کە ئەو کەسەی کە ئینتیمای هەیە بۆ ئەم 5 مەدرسەیەی ئەهلی سونەت و جەماعەت کە بەرامبەر بە شیعەن، ئەوە یەکەم شت کۆب بینەوە لەسەرەوە. دووەم، ئەهلی حەل و عەقد لەناو خۆمانە ئیختیارکەین کۆبوونەوەی ئەهلی حەل و عەقد ضەروریە کە وەکو پەرلەمانێکی لێدێ بۆ خۆمان. بۆیە ناڵێمەوە پەرلەمان، چونکە ئەوەندەیان باسی پەرلەمان کردبوو بە شتێکی داوەشا و هەرچەنە خۆی شتێکی هەر هی ئێمە نییە، هەر زاراوەیەکی خارج لە ئومەتی ئێمەیە، بەڵام ئەهلی حەل و عەقدەکەی خۆمان هەموو شتێکی لەسەر دروستە بێ. حتا کە زمانە خەلیفە نامێنێ خەڵگە بێ بگەڕێتەوە لە ئەهلی حەل و عەقد. حتا ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ یا ئیمامی جوەینی ڕەحمەتی خوای لێبێ لە غیاث الأمم الغیاثی ئەفەرمێ حتا ئەگەر ئەهلی حەل و عەقدیش پەرتەوازە بوو بوون خەڵگە بێ هەر بگەڕێتەوە بۆ لای ئەو کەسەی کە بەشێکی لە شەرعەکە خوێندووە، حتا ئەگەر فەقێیەکیش بێ بە بگەڕێنەوە لای ئەو، چونکە ئەو لە دینەکە شارەزاترە وەک لە خەڵکەکەی تر. لەبەر ئێستا لەم ملماتانەیە کە ئیمامی جوەینی ئەفەرمێ، لەم نازیلەیە وەکو ئەهلی فقه ئەفەرمون، لەم نازیلە گەورەی کە بەسەر ئومەتەکەمانە هاتووە لە باشووری کوردستانە پێویستە ئەهلی حەل و عەقد کۆ ببنەوە، پەیوەندیمان بە یەکترەوە هەبێتەوە. ئەوەش بە حەول و قووەتی خوای پەروەردگار ئەبێ بکرێت لە مەدای چەند مانگێکی داهاتوو. ئەم شەڕە زۆر توولانیە، وا نەزانن هی هەفتە و 2 هەفتەیە. دەبەڕێگراچوون و ململانەی ئەو تاغوتانە حەشدی وەحشیە و ئەمریکایە و ڕێگادا بێتە پردێ ڕێگانادا سەر و ترکەوێەوە هەموو مەساڵحی خۆیانە، هەرێکە تەختیتی خۆی هەیە و یەکە جوغرافیای خۆی هەیە و ڕێیەکەون لەسەر ئیتیفاقەکان. ئەوە جێیشی هێنایە سەر ئەم حدودە، پێویستە لەم حدودە بوەستێ، جنا تیارە لە ئاسمانەوە لێدا و مەجبوریە کار ڕاکات و ڕاتەوە دواوە. ئەوە تەوازوناتی قووەتەکانن. ئێمە ئێستا ئەو قووەتەمان نییە بچینە نێوانی ئەو تەوازوناتانەوە. لەبەرەوە نابێ وا بزانین فتوای جیهادەوەی یەکسەر مادام ئەوانە هاتوون شیعەن و احتیلالن و جایزە بەرامبەریان بۆسین و بەتەکید طبعا جایزە بەرامبەریان بۆسین، قیتال و قەتل و قیتالیان بە هەموو شێوەیەک هەر جایزە، بەڵام ئێمە نابێ شەڕێک بکەین کە خۆمانی تیافەوتین و بە بەلاش و حەلاش شوێن ئەسەرمان دیار نابێ
وجودی خۆمان ناسەلمێنین ئەبێ ئێمە عەقڵمان پێی بشکێ وەکو حەماس بتوانین ڕوبەڕووبوونەوەی ئەم ئیحتیلالە بکەین هەروەکو کە حەماس چۆن توانی بەرهەڵستی 3 هجوومی ئیسرائیل بکە کە ئەو هەموو شەڕە خۆمان بینیمان چۆن بەرامبەر بە ئەهلی غەزەی خۆڕاگر بەرامبەر بە حەماس و قیاداتی حەماس چۆن ئەو هەموو شەڕی کردی مخابەراتی شەڕی عەسکەری شەڕی موسادی ئیسرائیلی شەڕی اقتصادی شەڕی دیبلۆماسی شەڕی حەساردان هەموو جۆرە مقاومەیەکیش بەڵام لە هەمان کاتیشە کرایەوە بەرامبەریان و میلەتێکی خۆگر و ئێمەش لە میلەتی فەڵەستینی نەدواکەوتوترین نە ئازایەتیمان لەوان کەمترە نەوەعیشمان لەوان کەمترە بەڵام ئێمە پێویستە لە ناو خۆمانە ئەم بەدیلە دروستکەین یەکەم ئەهلی سونەت و جەماعەت دووهەم ئەهلی حەل و عەقد کۆ ببنەوە سێهەم پێکهێنانی پەیکەرێکی ڕێکخستن بۆ ئەو وزە و تاقانەی کە لێمان کۆبنەوە ناڵێم حیزبایەتی ئێمە ئەهلی حەل و عەقد قیادەی حەرەکەتی ئوممەتێک بکە ئەم ئوممەتە کە لێمان کۆبنەوە بڵێ 100,000 لێمان کۆبووە ئەم 100,000 پێویستی بە ڕێکخستن هەیە پێویستی بە تەسەلسولێکی هەرەمی هەیە پێویستی بە ئیدارات هەیە بە دیوانەکان هەیە دیوانی ڕێکخستن و دیوانی مالیە و دیوانی ئەعلام و دیوانەکانی تر پێویستە ڕێک بخرێن هەمووی ئەنجامە سەربازیەوە مە ئەمنیەوە مە ئەعلامیەوە پێگەیاندنە و لەو بابەتانە کەوابوو یەکەم کۆبوونەوەمان لەسەر منهەجی ئەهلی سونەت و جەماعەت ئەنجا کەواژەڵێم ئەوەی کە مەلایەوەی لە یەکگرتووایەوەی لە کۆمەڵەوەی لە بزوتنەوەیە ئەوەی مەدخەلیە گروپەکانی مەدخەلی بەجیان ئەوەی مسلمانی سربەخۆیە هەر کەسێکەیە ئەوەی کە هەستی بەرزە لەوەی کە هەست پێەکە لافاوێکی ئیحتیلالی عەقائیدی بەسەرمانە هاتووە ئەگەر لێی بێ دەنگ بین و مقاومەی نەکەین دوای فترەیەکی کە لە جیلی دوو هەما مناڵەکانمان هەموو بەردەمۆرەدانن بۆ نوێشکردن هەرچەنا ناگاتە ئەو ڕادێت چونکە کورد دیواری نەفسی لەگەڵیانە لە 79 شۆڕشی ئێرانی سەرکەوتووە لە هەموو کوردستانە 79 کەس نەبووە بە شیعە ئێمە ئەگەر دەسەڵاتی ئێرانمان بگرتایەتە بەردەست و دەوڵەتی سونی بووینایە 7 ملیۆن و نیوی ئەوانمانە کرد بە سونی چونکە ئێستا ئێمە لە ژەردەستی ئەوانیشیان خەڵک لە کەربەلا و نەجەف لە نەجەف لە زوبێر لەو شوێنانە کە تێکەڵیانن شیعەکە بە سونی ئەوان شتێکیان پێ نییە هەتاکو بیدەن بەڵام ئەوان مەکریان پێ فێڵیان پێیە بزانە چۆن لەگەڵ ئەڵمانیەکانە یەکیان گرت بزانە چۆن لەگەڵ دەحلان و ئەبوو شباکی وڵاتی ئێمە لەگەڵ مسز ڕیچە چۆن یەکیان گرت و کارە ساتەکەیان بەسەر ئومەتەکە هێنا لەبەر خاتری خۆیان لەبەر دوکانەکان ئیفلاسی کردووە ناشیانەوە اعتراف بە ئیفلاسەکە بکەن کۆبوونەوەمان لەسەر منهەجی ئەهلی سونەت و جەماعەت دروستکردنی مەجلیسی ئەهلی حەل و عەقد پێکهێنانی پەیکەرێکی ڕێکخستنی گشتی هەرەمی مەرکەزی بۆ ئەتباعەکان و بۆ بەگەڕخستنی وزەکان دیاریکردنی قۆناغەکانی کارکارە بەدەستە جەمعی دیاری بکەین لە مەرحەلەی یەکەم بۆ نمونە مەرحەلەی گردبوونەوەمانە قەناعەتبوونمانە بەم ئەو تەشەڕدمەی کە تیامانایە ئەو شپڕێوەی کە هەیە ئەو گەڕەلاوژەیەی کە هەیە ئەو تەکفیرەکە ئەو لەگەڵ ئەو نابێ ئەو لە پشتسەری ئەوە نوێژ ناکە جارە ئەمە پێویستی بە مەرحەلەیەک هەیە بۆی بگەینە کۆلکە هاوبەشەکان کە مناقەشەیەکەین لەگەڵ یەکتری بڵێن لەسەر ئەمە متتەفیق بین دوای ئەمە کە ئەمە بۆ ئەمەمان بۆ دروستە بێ ئەنجا دەینە سەر ئەوەی کە قۆناغەکانی ئیشکردنمان چۆن دیاریکەین قۆناغی یەکەم چۆن ڕوبەڕووە بینەوە قۆناغی دووەم قۆناغی سێم و هەروەها چۆن بتوانین بزاوت بە ئەهلی حەل و عەقد بکەین بەم منهەجە و بەم خەڵکی کە لێمان کۆ بێتەوە بەرەو تەمکین یعنی تۆ دەسەڵاتداری کوردستان بی و بیکەیتەوە بە دارالئیسلام بیکەیتەوە بەو ئیمارەتەی کە ئەم خەڵکە لە نان و ئەمانیان بۆ تەوفیرەکەی ئەوەش ضروریە لەسەری متتەفیق بین چونکە ئێستا بۆ نمونە من بۆ خۆم بڕام بەوە هەیە کە سنووری من کۆتایی دێکە سنووری بەرامبەرەکەم کۆتایی دەست پێەکە سنووری بەرامبەرەکەم چێە مسلمانە یا غێر مسلمان ئەگەر کافرێکیش بوو یا کافری محارب یا کافری مسالیمە کافری محاربیش بێ کە بەرامبەرم وەستاوەتەوە بە جەنگ کە دیل کەوت مافی لەسەر مەدیسان وەکۆبسە کە بەرامبەریشم وەستاوەتەوە ئەبێ حساب بۆ جۆری کوشتنەکەشی هەر بکەمەوە هەمووی ئەحکام هەیە لەسەر ئەمانە ئەوەی کە کافری مسالیمیشە حدودی من کۆتایی پێدەکە حدودی ئەو دەست پێەکە ئەمە یەزیدیەوە کۆمۆنیستەوە مەسیحیەوە جوولەکەیەوە هەر کەسێک کە هەیە ئەوانە ئازادی خۆیان هەر ئەبێت یا هەبێت دوای و ناشێ من نان و ئەمانی لێ ببڕم لەبەرەوە ئەو لەسەر ئەفکارێکی ترە ژینا من هەمان غەڵەتی پارتیەکێتی تکرارەکەم ئەگەر بە تەسکەی حیزبی ئیشکەم
بۆیە زۆر ضرورية بە چاوێکی کراوەوە بە هەستێکی مەسئولەتی بەرزەوە بە سینەفراوانیەکی زۆرەوە ئەم کۆڵە قورسە هەڵگرین لەم مەرحەلەیە هەتا ئیگەێنین بە جیلێکی تر خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. هەروکوتیشم قسەکەم کە ئەمڕۆ بۆ ئیسلامیەکان بوو بۆ دروستکردنی ئەو ئەهلی حەل و عەقدە بوو کە بتوانین ئومەتەکەمان کۆ بکەینەوە سەر لەنێو و ببین بە پیاوی ئەم مەرحەلەیە لە هەمان کاتیشە باوەڕمان وایە قەومیەکانیش دەتوانن کۆ ببنەوە لەسەر ئەساسی قەومیەتێکی نیشتیمانی لەو جۆرێکە نەوشیرە مستەفا داوای کرد. ئەڵێ ئێستا حەل چییە؟ بۆچی مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین هیچ قسەیەک ناکەن؟ طبعا پرسیاری دووهەم بەشی دووهەم هەربێ لە مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین بپرسیتەوە. من طبعا ناتوانم لە جیاتی ئەوان جواب بدەمەوە بۆچی قسە ناکەن. بەڵام ئێستا حەل چییە؟ وتم حەلەکە من ئەمەیە بە نەزەری من. یەکەم کۆبینەوە لەسەر مەنهەجی ئەهلی حەل و لەسەر ئەهلی سونەت و جەماعەت واتە ئەم پێنج مەدرسەیە، مەدرسەی ئەهلی حەدیث، مەدرسەی ئەشعەریەکان، ماتوریدیەکان، معتەزیلەکان، خەوارج. ئەنجاوتیشم کاڵم سۆفی لە هەمویانە هەر هەیە. ئەمە یەکەم کۆبینەوە لەسەر ئەم مەنهەجە. دووهەم ئەهلی حەل و عەقد پێک بێنین لەناو خۆمانە. سێهەم پەیکەرێکی تەنزیمی دابڕێژین واتە ڕێخستنێکی گشتی بۆ خۆمان کە وزە ورەکان بتوانین بەگەڕ خەین هەریەکە لە بازنەی مؤسساتیە حرەکەتێکی مؤسساتی دروست بکەین. پاشان وتم قۆناغەکانی ڕێگامان دیاری بکەین و پاشان بزانین بەرەو تەمکین چۆن نەتوانین ئەهلی حەل و عەقد ئەم ئومەتەی خۆی پێشخۆیدا و یا پێشیان کەوێ هەتاکو ئەگەنە تەمکین. خی گەورەشە فەرمێ الذین ئین مەکەناهم فی الأرض ئەقاموا الصلاة. خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، سەلامەت و سەرکەوتومان بکە، وەسینە فراوانیش بن بەرامبەر بە یەکتری، بەڕەحم بن بەرامبەر بە یەکتری، بشزانن ئەمە پشت و درێژەیەکی زیاتری ئەوێ بە حەول و قووەتی خوا ئەم قۆناغەژە بڕین. ئەوانەش ناتوانن زاڵ بن بەسەر میلەتی کووردا. میلەتی کوردیش زۆری تری لە قاسم برێمەر ئازاتریش بەزاندووە، هەر لە تەتەر و مەغوەلەوە هەتا ئەگاتە سەلیبەکان و هەتا ئەگاتە حیزبی بەعس و غازی کیمیاوی حەشدی وەحشیش ناتوانێت بگاتەوە ئەو مستەوایە. بە حەول و قووەتی خوای پەروەردگار ئەهلی ئیسلام و ئەهلی جیهاد ڕوبەڕوویانە وەستنەوە ئەو کاتە ولتعلمن نبأه بعد حين إن شاء الله. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.